بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە ئایا ڕاپەڕین تا چەند توانی بێتی دۆخی ئابووری هەرێمی کوردستاندا بگۆڕێت یاخود پێشی بخات بە میوانداری ڕزگار ڕاخوت ڕامیە ڕزگار شارەزای ئابووری لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. کاک ڕامیە زۆر بەخێر بێ. زۆر سپاس. باسی دەستکەوتەکانی ڕاپەڕینمان کرد لە گرافیکەکە ئەو هەموو دەستکەوتانی کە باس کران زۆر بوون، بەڵام ئێمە لە ڕوانگەی کەرتی تایبەت و حکوومەتەوە باسمان کرد. ئەنی بەڕای تۆ ڕاپەڕین تا چەند کاریگەری هەبووە لەسەر پێشخستن و پەرەپێدانی ئابووری لە هەرێمی کوردستان؟ زۆر سپاس. بە بۆنەی 32 ساڵیاری ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کوردستان پیرۆزبایی لە جەنابی سەرۆک و ماڵباتی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان و کوردستانیان دەکەم. ڕاپەڕین ئەوەی سەلماند بۆ نەیاران و دوژمنانی گەلی کورد لە سەریانەوە سەراری بەعس کە ترس و تۆقااندن و چیمیابارانکردن و ئەنفالکردن نابێتە هۆی لە ناوبردننی ئیرادە و خەونی ئازادی خوازانەی گەلی کوردستان. لایەکترەوە ئەوەی بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان سەلماند کە برایەتی و یەکڕێزی دەبێتە هەوێنی دروستکردنی ئامرازەکانی دەوڵەتداری هەرۆبینیمان لە دوای ڕاپەڕینەوە کە موسساتی تەشریعی و ئەنجومەی نیشتیمانی هەرێمی کوردستان و موسساتی دەوڵەتداری لە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی دادوەری دامەزرامیان لە ڕووی ئابووری و با بڵێن ئەو گەشە پێدان و پێشخستنی کە لە سێکتەرەکاندا دەبینرێت تۆ لە ڕوانگەی خۆتەوە زیاتر لە چ سێکتەرێک هەرێمی کوردستان پێشخراوە؟ طبعاً هەمومان دەزانین لە دوای نۆتویەکەوە لە بۆ ئێستا کە 2023 دەکەوینە هەڵەیەکی لۆژیکیەوە ئەگەر بەداتا بەراوردی پێشکەوتنەکانی لایەنی هەموو کەرتەکانی ئابووری بکەین بە کەرتی کشت و کاڵەوە بە کەرتی وزەوە بە کەرتی گشت و گوزارەوە لەگەڵ دوای ڕاپەڕی. بەڵام دەبینین کە لە ئێستادا هەرێمی کوردستان لە ڕووی گەشتیاریەوە بۆتە شوێنێکی گرنگ بە تایبەت لە بۆ ناوەڕاست و خواری عێراق کە سەردانی دەکەن. ساڵانە دەبینین لە هەزاران گەشتیار تێدەپەڕێنیت بۆەوەی کە سەردانی شوێنە گەشتیارەکان دەکەن و ئەو گۆڕانکاریانە و ئەو پێشکەوتنانی لە گەشت و گوزاردا وای لێ کردووە کە ئێستا خەڵک بیر دەکاتەوە لەوەی کە و بەرهێنام بکە لە کەرتی گەشت و گوزار وەکو سەرچاوەیەکی دەهات بۆ خۆش بژێویان. لایەکترەوە لەلایەنی کشت و کاڵەوە ئەوەی کە خەونی هاونیشتیمانیانی گەلی هەرێمی کوردستان بوو ئەوەیە کە ئەو بەروبوومەی کە لە کوردستان بەرهەم دێت لە بازاڕەکانی جیهاندا ببین ئەوش خۆشبەختانە لە کاوینین و دیتمان دەبینین کە ئەگەر ئیران یان تورکیا بە فستق بەناوبانگ بیت هەرێمی کوردستان ئێستا لە ڕووی کشت و کاڵەوە هەناری هەرێمی کوردستاندا لە بازاڕەکان دەبینرێت و تەسویقی لە بۆ دەکرێت و مارکتینگی لە بۆ دەکرێت. ئەوانە هەموو دەستکەوتن لە نەخشەی وزەی جیهانەوە هەرێمی کوردستان پێگەیەکی بەرزی هەیە هەم لە ڕووی نەوت هەم لە بڕۆی گاز سروشتیەوە و ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە هەموو ئەو وڵاتانی کە ئێستا هەموو ئەو حزابانەی کە پێشەوەی بێنە سەر حکوم بانگەشەی ئەوە دەکەن کە دایانەوێ شتێک بکەن لە بۆ ژینگە کە هەموو ئەو هەوڵدانانەی کە لە بۆ خاوێنکردنەوەی ژینگە دەبێت بریتە لە پشت بەستن بە گازی سروشتی. هەرێمی کوردستان سەداسەی گازی سروشتی هەیە لە هەموو دنیا واتە لە نەخشەی جیهان خوێندنەوەی لەسەر دەکرێتن. لۆ ئەوە پێگەیەکی زۆر گرنگە بە تایبەت لە ئێستادا ئەوەی دەبینین کە مەسر بەو قورسایی و گەورەیەی خۆی لە بەرامبەر بە قەتەر لە بەرەوەی کە گاز سروشتی هەیە لە بەرەوەی کە لە وزە دەوڵەمەندە دەبینین جیاوازێکی زۆری پێ دەکرێت. لەبارەی پێشخستنی زیاتری سێکتەرەکان یعنی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر کات لەسەر سێکتەرێک بکات بۆ ئەوەی زیاتر ئابووری و بەرهەمی ناوخۆی پێش بکات. ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە ببینین هەرێمی کوردستان کار لەسەر چ بەرهەمێک بکات لە ئەوەی کە بتواندرێت هەم خەلیکار لە ناوخۆدا زیاد بکات هەم دەستکەوتی زیاد لە تەوازنی نابینی هەناردە و هاوردەدا دروست بکات. ئەوەی کە لە هەرێمی کوردستان گرنگە ئەوەیە کە لە ڕووی وزەوە هەنگاوی باشی بڕی و هەنگاوی باشی ناوە لۆ چکە هەموومان دەزانین کەرتی وزە بەشێکی زۆر گرنگە لە بۆ داهات لە هەرێمی کوردستان. بەڵام ئەوەی کە زێرەخ نەبوو ئەوەیە کە بوو کە دەیدەتوانی مەسەلەن خزمەتێکی باشی داهاتی هەرێمی کوردستان بکە بۆەوەی کە مەسەلەن لە پرۆسەی بەرهەمێنان تا پرۆسەی فرۆشتن تێچوویەکی زیادی تێدەچوو. بەڵام ئێستا خۆشبەختانە لە کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕی ئەو تێچووە کەم کرایەوە وەکو بەشێک تر بریتە لە گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ لەگەڵ لە هەمان کادا لە پاڵپشت لەوەی کە گرنگدان بە کەرتی گەشت و گوزار
لۆ چونکە ئەمە بەرمەبنای ئەوە بنیادی مەسەرەن بنەماکانمان هەیە، زەویەکی لەبارمان هەیە، ئاومان هەیە لەوەی کە بتوانێت احتیمام بە کەرتی کشت و کاڵ بدەین. زۆر میوە هەیە کە مەسەرەن لە هەرێمی کوردستاندا بەرهەم دێت، ناتوانرێت لە وڵاتانی دەوروبەرماندا بەرهەم بهێنرێت، ئەوەی کە دیتمان وەکو ناردنەدەری هەنار. لە بەشێکدا مەسەرەن ئێمە فڕۆکەخانەمان هەیە، لایەنی ئەمنیمان زۆر باشە، وڵاتەکە وڵاتێکی ئامنە لەوەی کە گەشتیار ڕووی تێ بکە، ناوچە گەشتیاری زۆر شوێنی زۆر باشمان هەیە لەوەی کە بتوانرێت احتیمام پێ بدا و گرنگ پێ بدا و خەڵک سەردانی بکە. هەموو ئەوانە وا دەکا کە داهات لە حکوومەت هێرێمی کوردستان زیاد بکە و داهای تاکە زیاد بکە. ڕنگدانەوەشی هەبووە، ئەگەر ببین تەماشا بکەین لە ساڵی 91ەوە داهای تاکەس نزیک $1000 بوو، ئێستا لە 2023 داهای تاکەس $700 بەسەرەوەیە. ڕاستە لەوانەیە قوەیشی ڕایی هاوڵاتاندا گۆڕانکار تێکەوتووە، بەڵام لە هەمان کاتدا وڵات هەیە زۆریش پێشکەوتووە و شوێنەکەشی شوێنی جوگرافیەکەشی زۆر لەبار لە بۆ پەرهێمێنان، بەڵام ئەو گۆڕانکاریە گەورە لە داهای تاکەس ڕووی نەداوە. بەڵێ زۆر سپاس ڕامیا ڕزگار شارەزای بۆری سپاس کە لەگەڵمان. زۆر سپاس.